زانایان لتفسيري أما آياتدا كخواي جورد فرمي والآخرة خير وأبقى فرميانا همو خوشيكاني دنيا كوكيتوا لآستي خوشيكاني قيامت دا كما يا زورا بيقمان كما هرچی لذت و خوشی دنیاە لە بەرامبەر خۆشیەکانی قیامەت والله زۆر کەمە خۆشیەکانی کەمە و دنیا لە بیدایەتی دروستبوونیەوە تا نیهایەتیشی لە بەرامبەر بەردەوامێتی ژیانی قیامەت دیسان مدەکەی کەمە یا زۆرە مدەکەشی کەمە خۆشیەکی کەم لە ماوەیەکی ژیانی کەمدا کە ژیانی دنیا هیچ نییە کورتە ئەو جابابین من و تۆش لم خوشیە کەمەی دنیا بەشێکی زۆر کەممان پێدەبەخشترێت و لە ژیانێکی زۆر کەمیشدا هەر یەکێک لە ئێمە 50 ساڵ 60 ساڵ کەمتر زیاتر کە زۆربەی لە خەو لە دنیادا سەرفمان کرد خۆشیەکی زۆر کەم لە ژیانێکی لە ماوەیەکی زۆر کەمدا وەرە نەفسی خۆت و ژیانی خۆت و بەهەشت و قیامەتەکەی خۆت بگۆڕیتەوە بەو خۆشیەکەمە لەو ماوەکەمەدا نیشانەی چییە؟ ئەوەیە نیشانەی بێعەقڵی بەڕاستی ئەوە بێعەقڵیە چونکە کە هەموو دنیات پێ ببەخشرێ لە چاو خۆشی دنیاکەمە ئێخۆ هەمووشیت پێ نابەخشرێ کەمێکی کەم نەبێ و ئەگەر هەموویشت پێ ببەخشرێ دیسان ژیانی تۆ لە دنیادا زۆر کەمە لە بەرامبەرمانەوەی ناوگۆڕ لە بەرامبەرمانەوەی قیامەت يا أهل الجنة خلود فلا موت ويا أهل النار خلود فلا موت بيقومان زور كما جاني دنيايتو من چية براكم كخرايتنا وبهشتوو بانكرا أي أهلي بهشت هتا يتولير دايت وكخراشتنا وجهنم فنابخوا بوي لكساني أهلي آقر أي أهلي آقر هتا يبمينو فلا موت مردن نية كواتا آيا رابواردني كمي دنيا لما ويكي كم دا لا إنساني عاقل أو دهينيت كبهشتيكي نبراوة لدس خوي بدات أو دهينيت كإنسان خوي توشي جهنمك بكافنا بخواي قورا بردوام تيدا بمينيتوا نا والله بويا خواي پروردگار دفرميت من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن نريد هر کەسێک ژیانی دنیای مەبەستە همەت و ئیرادەکەی و ویستەکەی ئەو بۆ ژیانی دنیایە جعلنا له فيها ما نشاء لمن نريد ئەوە ئێمە لە ژیانی دنیا بەو ئەندازەی کە خۆمان ئەمانەوێت نەگەوەی کە خۆت داوایەکەیت و بە دوایدا ڕاکەیت نا ئەوەندەی کە خۆمان دەمانەوێت ئەیدەین پێی لە ژیانێکی کەمی دنیادا چکە ژیانی دنیای هەڵبژارد و ئەوی ویستووە ئەی دواتر چی بۆ هەیە ثم جعلنا له جهنم يصلاها بەڵام دوای ئەوەی کە لە دنیا تۆزێک خۆشی ئەدەینێ دەسەڵات و ڕابواردن و پارەی ئەدەینێ ئەی لە قیامەت چی ثم جعلنا له جهنم بەڵام لە ئاخرەت جهنممان بۆ داناوە يصلاها ئەچێتە ناویەوە مەذموما مەدحورا زۆر بەزەم کراوی و لۆمە کراوی و بەدەرکراوی و سوچی و زەلیلیەوە دەخرێتە ناو جهنمەوە سەیریکە کە ژیانی دنیات بوێت ئیرادە و نیەتی تۆ دنیا بێت بە دوای دنیادا ڕاکەیت خوای گەورە شتێکت لەم دنیا ئەداتێ ئەوە تا کافریش لە دنیا خوای گەورە دەسەڵاتی داوەتێ کافریش لە دنیا خوای گەورە ماڵی داوەتێ بەڵام دواتر کوێ چاوەڕێیانە جهنم يصلاها ومن أراد الآخرة وسعى لها سعيها أي أو كساني كجياني آخرتيان دبي أو كساني كهمتيان أو أند برزا بشتي دنياي بچوك قناعدناك أو همتي أو أند برز دفريت كتا نقا برزابوني خوا كتا نقاد ببهشتكي خواي پروردگار برزابوني خوا تاوكو كتابكي بدستي راسي ندريته أو همتي أو دانا بزيتوا أو كساني أو همتيان بي أو همتيان برز بي خواي قولة چي بو داناون ومن أراد الآخرة وسعى لها سعيها هر كسي ما بستي آخرت بي عقلكي أو آخرت ببيني نق عقلكي بچوشي هبيتنها شهوتي دنيا لبيش چاوي بي وهوليش بو آخرت بدا نق تنها أمنيت بيتو خيال بي فأولئك كان سعيهم مشكورا خواهي قولة فرمي أوانا هولي أوانا سپاس كراوا خواهي قولة بهشتي بو داناون
أو جاء پروردگار من دفرمي كلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك أواني كلا دنيا دا همتيا نزمة دا بزيوة تنها دنياي أويت خواهي قورا شتيكي بيدا بخشيت كلا نمد خواهي قورا إمدادي دادات مالي أداتي شتيك دا صلاتي لوي بداتي بلا موامزانا أو مسلمان عاقلة همت برزي قيامتي دويت لدنيا دا محروم بي لبخشش إخوانا خير كلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك خواهي قورا إيمان داري همت برزيش بێبەشیناکە لە ڕەحمەتی خۆی ئەو کەسانەی کە ئیماندارن خوای گەورە دنیای پێبەخشیون بە فەضڵ و کەڕەمی خۆی خوای گەورە عیزەتی پێبەخشیون بە فەضڵ و کەڕەمی خۆی خوای گەورە ژیانی خۆشی پێبەخشیون بە فەضڵ و کەڕەمی خۆی کەواتە باوە نەزانین کە ئێمە ئاخرەتمان هەڵبژارد لە دنیا لە برسا ئەمرین لە دنیا ژیانمان ناخۆش دەبێ ناوەڵڵا ئەو کاتە ژیانی تۆ خۆشە ئەو کاتە دڵی تۆ ئاسوودەیە و مرتاحیت کە ئاخرەتت بوێ کە ڕەزابوونی خوای گەورە مەبەستی گەورەی تۆ بێ کە خۆشەویستنی خوا لە دڵی تۆدا بێ ئەی کەوانە بووی ئەو کاتە بە دوا دنیا ڕادەکەیت و دنیا خۆی دەبێتە سەبەبی عەذاب و شەقاوەتی تۆ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەر کەسێ پشت لە یادی خوا بکە پشت لە دینی خوای گەورە بکە باوا نەزانێ ئیسراحە دەکات فإن له معيشة ضنكا ئەوە ژیانێکی تەسک و ژیانێکی ناڕەحەت و ژیانێکی ناخۆشی دەبێت دڵی ئیسراحەت ناکات بێگومان دڵی ئیسراحەت ناکات